دوای ناڕزایەتێکی بەرفراوان و دوور و درێژی دەرچوانی 12 ئامادەی و ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان جارێکی تر دەرگای سکاڵا بەڕووی قوتابیاندا دەکرێتەوە و سیستمی لە سەدا 70 بۆ خولی یەکەم و لە سەدا 30 بۆ خولی دووەمی دەرچوانی 12 ئامادەیی هەڵدەوەشێتەوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا لەسەر ناڕزایی قوتابیان لە سیستمی وەرگرتن چەند بڕیارێکی بڵاو کردەوە و لە یەکەم بڕیاردا جەخت دەکاتەوە لەسەر تێپەڕنەکردنی جیاوازی نێوان خولی یەکەم و دووەم لە 3 نمرە و ڕوونیشی کردوێتەوە بە پێی ئەو سیستەمەی کە دەیخەنە بەردەستی قوتابیان بە زیادکردنی کورسی بۆ دەرچوانی خولی دووەم جیاوازی نێوان خولی یەکەم و دووەم لە 3 نمرە تێپەڕ ناکات. ئەم بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا لە کاتێکدایە بەپێی سیستمی 37 خولی یەکەم و دووەم لە چەند بەشێک جیاوازی نێوان دەرچوانی ئەو دوو خولا گەشت بوویە 20 نمرە. بە جۆرێک قوتابیانی خولی یەکەم لە بەشی ماتماتیکی زانکۆی دهۆک بە 61 نمرە وەرگیرابوون، بەڵام دەرچوانی خولی دووەم بە 81 نمرە ناویان لەو بەشە گەڕابوویەوە. وەزارەتی خوێندنی باڵا لە سەر ئەو قوتابیانی کە دەتوانن سکاڵا تۆمار بکەن وتوویەتی ئەو دەرچوانەی کە سەرباری ئەوەی 50 شوێنیان لە فۆرمی پێشکەشکردن لە سیستەمەکانی وەرگرتن پڕ کردوتەوە بەڵام بەشەکانیان نەناردبوو دەتوانن سکاڵا تۆمار بکەن. هەروەها ئەو دەرچوانەشی کە لە ماوەی سکاڵای یەکەم جار سکاڵایان تۆمار کردبوو دەتوانن سود لەو دەرفەتە وەربگرنەوە و بە سکاڵاکانیاندا بچنەوە. ئەو قوتابیانی خولی دووەم کە ناویان لە هەر شوێنە گەڕاوەتەوە بەڵام بە شوێنەکانیان ڕازی نین بە هەمان شێوە دەتوانن سکاڵا تۆمار بکەن و هەر دەرچوویەکی خولی دووەم کە پێشتر نەیتوانیوە سکاڵا تۆمار بکات لە ماوەی دیاریکراو دەتوانێت سکاڵای خۆی تۆمار بکاتەوە. وەزارەتی خوێندنی باڵا لەسەر وادەیکردنەوەی دەرگای سکاڵا بەڕووی قوتابیانی خولی دووەم ڕایگەیاندووە قوتابیان لە 25 ئەم مانگەوە بە هەمان پاسوەرد و یوزەرنەیم و بە شێوەی ئۆنلاین و لە سایتی ڕێگای زانکۆ دەتوانن سکاڵاکانیان تۆمار بکەن و 30 مانگی ئۆکتۆبەریشی وەک دواوادەی تۆمارکردنی سکاڵا دیاری کردووە. دوای ئەوەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە چەند ڕۆژی ڕابردوودا 16,000 کورسی لە پلانی وەرگرتنی زانکۆ و پەیمانگەکان بۆ ئەم ساڵی خوێندن زیاد کرد، بەڵام تەنها 5200 سکاڵا تۆمار کراو 11,000 کورسی بە بەتاڵی مانەوە. نەگەڕانەوەی ناوی زیاتر لە 25,000 قوتابی و وەرنەگیرانی بەشێکی زۆری قوتابیان لە ئاستی نمرەکانیان بە بیانووی ئەوەی دەرچووی خولی دووەمن سیستمی ئەم ساڵی وەرگرتنی قوتابیانی لە زانکۆ و پەیمانگەکان و ڕوبەڕووی ناڕزایی توندی قوتابیان و ڕێکخراوە قوتابی و خوێندکارەکان کردەوە و بەو هۆیەوە دایان خۆپیشاندان و گردبوونەوەی ناڕزایی قوتابیان لە بەردەم وەزارەت و زانکۆکان بەڕێوە چوو.